دوا بەدوای ڕاگەاندنی ئەنجامەکانی زانکۆڵاین لەلایەن وەزارەتی خوێندنی باڵاوە هەرزوو کاردانەوەکان لەسەر کۆنمرەکان لەلایەن قوتابیانەوەی لێکەوتەوە. لەبەردەم زانکۆی سلێمانی بەشێک لە قوتابیان خۆپیشاندانیان ئەنجامدا و ڕایانکەیان وەزارەتی خوێندنی باڵا ئەمساڵ گەورەترین زیانی لە قوتابیاندا بە تایبەت ئەوانەی کۆنمرەیان بەرزە و بەپێی کۆنمرەکانیان ناوەکانیان لە زانکۆکان نەگەڕاوەتەوە. ئەگەر کورسی زیاد کردو بۆ من وەرنەگیراوە لە کاتێک ئەگەر کورسی زیاد کردایە ئەوە کۆنمرەشدا بەزیان نەک بەرز بووە. پزیشکی گشتی سلێمانی چۆتە 99.3 من ئەوەتان بە 99 وەرنەگیراوم. ماڵبەست تەلەبەیەک هەیە نەک من تەلەبەیە 99.4 هەیە 99.4 هەیە 4 هێرێمە وەرنەگیراوە. لە بێهۆشکاری ناوم هاتەوانێ لەبەر خاتری 3 پوینت لە زانکۆی سلێمانی لە سەیدەلی ناوم نەهاتەوە لەبەر خاتری 2 پوینتیش لە دهۆک ناوم نەهاتەوە. یعنی ئەوەی من تەسەور بناکرایی من خزمی خۆم هەیە لە چلوویەکەم ناوی هاتۆتوانێ ینی هیچ معقول نییە من لە سیانزەیەمان ناوم هاتۆتوانێ ینی لەبەر خاتری 2 پوینت ئەمە وتیان کورسی زیاکەن لە جیاتیەوەی کورسی زیاکەن هەر کورسیەکان وەکو خۆی ماوەتەوانێ بەڵکو پاراڵەڵیش زیاد کراوە. کورسیەکانیان بە جۆرێک ڕێخستووە کە ڕێژەی پاراڵێڵیان زۆر کردووە وا بەرنامجی ئەم سیستەمەیان کردووە کە یانەوێت زۆرترین تەلەبە سوودمەند بن لە زانکۆ و پەیمانگا ئەهلیەکانی دەرەوەی زانکۆ حکومیەکان بۆیە هاتوون کەرتی با بڵێن زانکۆ و پەیمانگا حکومیەکان برەو پێیەن ئەوە تا ڕێژەی کورسی لە چاو ساڵی پارە لە سا 12 بۆ 15 کەم کراوەتەوە بەس ڕێژەی پاراڵێڵ ڕێژەی ئاسایش ئۆکە بینن قوتابی هەیە پارەکە بە 98 لە تۆبعام وەرگیراوە ئەمساڵ 99 هەیە وەرنەگیراوە. دەوترێت وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی و حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسن لە نەگەڕانەوەی ناوی ئەو قوتابیانەی کە کۆنمرەی بەرزیان هێناوە و لە کۆلێژە بەرزەکان ناوەکانیان نەگەڕاوەتەوە کە ڕێژەکەیان 7000 قوتابیە و خوێندنی باڵا دەڵێت بەهۆی هەڵەپڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاینەوە بووە. بەڵام ڕێکخراوی قوتابیانی کوردستان دەڵێت حکوومەت ئامانجی ئەوەیە زانکۆ حکومیەکان بێڕۆ بکات لەبەر ئەوە کورسیەکانی پاراڵێڵی بە ڕێژەی 14 زیاتر کردووە تا قوتابیان بە پارە بخوێن و ڕووبکەنە زانکۆ پەیمانگە ناحکومیەکان. ئێستا گرفتێکی زۆر گەوری دەرونی ناوچینە فێرخوازە بڵاو بۆتەوە تەنادەوانیشی کە لە پۆری دوانزە ئێستا بێئەمەل بوون لەو سیستەم و لەو بەڕێوەبردنی وەزارەتی پەروەردە بەڕێوەیە بە هیوادارم ئەم کێشانە چارەسەر بکرێەوە ڕێکخراوە حکومی و ناحکومیەکان چ ڕێکخراوە قوتابی خوێندکاریەکان بەگشتی هەڵوێست لەسەرم بابەتە بنوێن و بتوانین وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان بێگومان هەڵوێستی جدیمان لەسەرم بابەتانە ئەبێ و بەدەم داواکاریەکانی خوێندکارەوە ئەچین و هەڵوێست ئەنوێنین تا ئەوجەیە کە بتوانین دەنگمان بگا پشت بەخوای گەورە ئێمە خوێندکاران بەم بێنازیەوە جێنایڵین و هاوکارێکی ڕاستەقینیانە بین بەدەم گرفتەکانیانەوە چین هەرچیمان پێ بکرێ واچیمان لە دەست بێ لە خزمەتیان نابێ. لە هەرێمی کوردستان 63323 قوتابی داوایان پێشکەش کردووە بۆ وەرگرتنیان لە زانکۆ پەیمانگاکان لەو ڕێژەیە 41682 قوتابی لە بەشی زانستی و 21642 قوتابیش لە بەشی وێژەیی داوایان پێشکەش کردووە لەو ڕێژەیە 43377 قوتابی وەرگیراون و 118 کە دەکاتە 7943 قوتابی بەهۆی هەڵەپڕکردنەوەی فۆرمەکان لە هیچ بەشێک ناوەکانیان نەگەڕاوەتەوە و چارەنووسیان ناڕوونا. ڕامیا ڕوسمان کەناڵی پەیام سلێمانی.